الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلامي خواي پروردگارە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ باشترین ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا و ڕێبازەکان هەر ڕێگایە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەر بێ یان لە ڕێبازە ئەسڵەکەی پێغەمبەر لایدا بێ، خوا پەنامان بدە، و هەر پێچەوانەیەک و لادانێک لەو ڕێبازە مبارەکە سەرگەردانی و نەکبەتی و بەدبەختیە یەکەم جار بۆ خاوەنەکانیان، پاشان بۆ ئەو خەڵکانشی کە پەیڕەوی ئەکەن، خوا پەنامان بدە، ئەبێتە نەکبەتی تیاچوون لە دنیا، مایەی نەکبەتی و تیاچوونە لە قیامەتیشا سەریان لە ئاگری جەهەنەمەوە دەرەکە. خوای تەعالە هەمومان پارێزێ. موسڵمانە بەڕێزەکان، ئێستا لە دەڕۆژە مبارەکەکەی مانگی ذیلحیجەی نۆمینەی حاجیانین. ئەمڕۆ شەشەم ڕۆژێتی لە نۆمینەی حاجیان لە عەشری ذیلحیجە، کە دەڕۆژێکە هیچ کاتێک کارێک ئەوەندەی کارکردن لەم دەڕۆژە لای خوا خۆشەویست نییە وە گەورە نییە، زۆر مبارەکە. کۆتا ڕۆژەکەشی ڕۆژی جەژنی قوربانە کە پێ ئەوترێ یەوم النەحر، ڕۆژێکی زۆر مبارەکە، بەڵکو ئەتوانی بوترێ گەورەترین ڕۆژانی ساڵە. بۆ پێ ئەوترێ یەوم النەحر یعنی ڕۆژی قوربانی کردن، کە ڕۆژە ئەسڵەکەی و پاشان شەریعەتی خوا سێ ڕۆژی تریشی داوە بەدەمی بۆ قوربانی کردن. ڕۆژی نەحر ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە، لەبەرەوەی سەبەبی ڕئیسی ئەنجامدانی قوربانی تیا ئەکرێ، بۆیە گەورەیە، هەتا ناوەکەشی بەوە ونراوە. قوربانی کارێکی زۆر پیرۆزە، لە زمانی عەرەبیە پێ ئەوترێ ئوضحیە یا ضەحیە. بۆیە نامنرا ئوضحیە چونکە لە وەقتی زوحایە، لە وەقتی چێشتەنگایە کاری سەربڕین و قوربانیەکان دەستی پێەکا. ضەحیە یان ئوضحیە ناوی ئەو حەیوانەیە، بۆتە ناوی ئەو حەیوانەی کە سەر ئەبڕێ لەبەر خاتری خوای پەروەردگار، تەقەڕوبا إلى الله سبحانه وتعالى. ئیتر حوشتر بێت، یا مانگا و گامێش و ئەوانە بێ، یان مەڕ بێ یان بزن بێ، کە لەو چوارەیە ئوضحیە ئەنجام ئەدرێ. هەر لەبەر ئەوەش تەقەڕوبە بۆ لای خوای پەروەردگار، یعنی نزیک دەکاتۆ لە خواوە، بۆیە لە ناو کوردی خۆمانە ناونرا قوربانی. قوربانی یعنی نزیک بوونەوە، تەقەڕوب إلى الله سبحانه وتعالى. چی کاتێک ئەم سنەتە پیرۆزە بۆ مسلمانان کرا بە سنەت ساڵی دووی کۆچی، 15 ساڵی پێغەمبەرایەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ڕۆژوو زەکات و ئەوانەیە شەرع کرا. حکمت لە تەشریعکردنی قوربانی حکمت چییە؟ یەکەم نزیکبوونەوە لە خوای پەروەردگار بەو کارە مبارەکە، بەو کردەوە مبارەکە. خوای تەعالە لە قورئانی پیرۆزە سوورەتێکی دابەزاندووە کە کورتترین سوورەتەکانی قورئانە، سوورەتی کەوثەر. خوای تەعالە بە پێغەمبەرەکەی فەرمێ ئینا ئەعطەیناکە الکەوثەر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر. فصلي
واتە نوێژ بکە بۆ خوای پەروەردگار وەنحەڕ و قوربانیش بۆ خوای پەروەردگار ئەنجام بدە. قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له. بڵێ ئەی پێغەمبەری خوا من نوێژم دروشمەکانی حەج کە لە یەکێ لەو دروشمە پیرۆزانە نوسوک یەکێک لە نوسوکەکان هەدیە و سەربڕینە و ژیانم و مردنم هەمووی بۆ خوای پەروەردگارە لا شەریکە لەهو کە هیچ هاوبەشێکی نییە و کەسیش ناکەمە هاوبەشی خوای پەروەردگار لە پەرستنەکانمە. خۆشەویستەکانم ئێمە خوای تەعالا دروستی کردوین بۆ ئەوەی بیپەرستین وما خەلەقت الجن والئینس إلا ليعبدون. ئیتر هەموو ژیانت لە ڕاستیە تەنانەت شێوازی مردنتیش لە پێناوی چیشا بمری هەموو ئەمە خۆشەویستەکانم ئەبێ بۆ خوای پەروەردگار بێ نابێ بۆ هیچ شتێکی تر بێ. هەموو کارەکانی ژیانت هەموو کردەکردارەکانت ئەگەر بۆ خوا بێ ئەبێ بە عیبادەت. ژیانت ئەگەر بۆ خوا تەرخانی کەی ئەبێ بە عیبادەت و مردنتیش لە پێناوی خوای پەروەردگار و دینەکەی خوا و بەرنامەکەی خوا و بەجێهێنانی فەرمانەکانی خوا هەر عیبادەتە. بۆیە ئەبێ زۆر زۆر ئاگامان لێ بێ ئەم ئاەتە زۆر ترسناکە و ترسێنەرە. خەڵکانێک هەیە بەڕاستی نوێژی بۆ خوا نییە تەنانەت نوێژیشی ئەیکا بەس بۆ خوا نایکا و عیبادەتەکانی بە تایبەت سەربڕینیشی جاری وا هەیە بۆ خوای پەروەردگار نییە بۆ غەیری خوا شت سەرە بڕێ. ئەی نابینن کابرایە مەسئولێکە بینێ لە بەردەم سیارەکەی حیوانێ سەرە بڕێ بۆ ڕیا بۆ ئەوەی مەسئولەکە پلەیەک بەرزی کاتەوە. ئەوە نوسوکی بۆ ئەو مەسئولانەتانێ بۆ ئەو حیزب و دەست و دایرانەتانێ. ژیانیشی هەر بۆ ئەوانە هەموو ژیانێک کاتە قوربانی ئەوان و مردنیشی هە لە پێناوی ئەوانە. جلا حتا ئەمێنم لەسەر ڕێبازی فڵان هەتا ئەمرمش هە لەسەر ڕێبازی فڵان هەر کەسی ڕێبازی خۆی هەیە. بەڵام ئێمەی مسلمان قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا من المسلمين. إبراهيم فرموي أنا أول المسلمين ما علين وأنا من المسلمين أو يكمبو إمش لأوين ولا رسر ربازك أو الروين أو ربازك إبراهيم وفي غمركان لسريبون كالربازي خواه پرستيه بويا شانازي بالربازي هيچ كسيكو مكان جگل الربازي خواه او ربازاني دنيا قسم بخوا هموي پوچلا هموي لناو اچه هموي تيا اچه بس ربازي خواه امينتو تا قيامت تا آخر جار خواه تعالى بايك نيري مسلمانان هل مجن و ئیتر ئەوە دنیاە کە مسلمانانی تیان ئامێنێ خوای تعالی قیامەت لەسەر کافرەکان هەڵەسێنێ هەتا ئەو لەحزە بەرنامەی خوا ئەمێنێ. ئامان شانازی بە ڕێبازی کەسەوە مەکە ئیلا بە ڕێبازی خواوە نەبێ و ئەوەی کە پێغەمبەران لەسەری بوون. زیندوکردنەوەی سنەتی ئیمامی پێغەمبەرەکانە پێشەوای پێغەمبەرەکانە ئیبراهیم عەلەیه السەلام کە خوای تعالی پاش زنجیرەیەک تاقیکردنەوە کە یەک لە یەک قورستر آخر جار خوای تعالی تاقی ئەکاتەوە بەوەی کوڕەکەی خۆی سەر ببڕێ و بیکا بە قوربانی لە پێناوی خوا. طبعا ئەوە یەکەم جارە کە خوای تعالی ئەمر بکە مرۆڤ سەر ببڕێ بە قوربانی بۆ تاقیکردنەوەی پێشەوای پێغەمبەران و ئەویش خۆی و کوڕەکەشی و بەڵکو خانەوادەکەشی ڕەزامەندیان نوان کە تەسلیمی خوای پەروەردگار ببن لە لەحزە زۆر زۆر سامناک و ترسناکەکە کە جێبەجێکردنی فەرمانی خوایە و هەڵاژیاند و ڕاکشانی و پاشان چەقۆکە تیژ بکرێ و بخرێ بە ملی کوڕەکەی ئەلەو لەحزەیە خوای تەعالا فەرمانی کرد کەوا بەرانێکی بۆ ببن لە جاتی کوڕەکەی سەری ببڕێ و ئیمتیحانەکەی تەواو بوو سەرکەوت لە تاقیکردنەوەکەیە وەفەدەیناه بذبح عظیم. ئەوە گەورەترین قوربانیدانە لە پێناوی خوا کە ئینسان ماڵ و مناڵ و کوڕ و کچ و هەرچی هەیە بیکاتە قوربانی خوای پەروەردگار. ئەو کوڕەکەی لە پێناوی خوایە کردی بە قوربانی کردی خۆ کردنەکە نیەتەکە حەساوە کە هەتا ئاخر لەحزەکە کردی بە قوربانی. ئێمە ئامادە نین تەنانەت کاتەکانی ژیانمان بکەین بە قوربانی لە پێناوی خوا
ئامادە نین لە فەیسبووکەکەمانەوە شانازی بە دینەکەی خواوە بکەین بەڵکو شانازی بە ئەو شتانەوەکەین کە بڕۆ سەر لاپەڕی فەیسبووکەکەت ئەزانی تۆ شایستەی ڕێبازی پێغەمبەر یا شایستە نیت بڕۆ بیبینە. فەیسبووکەکەی خۆت پاش مردنت شایەتیت بۆدا. خەڵکێکی زۆر ئێستا خاوەن فەیسبووک و لاپەڕی فەیسبووک شایەتیان بۆدا پاش مردنیان ئێستا مردن شایەتیان بۆدا لەسەر چی ڕێبازێک بوون تر لە قیامەتە هیچ قسەیەکی نییە. یەکێکی تر لە حکمەتەکانی قوربانی خۆشەویستەکانم بەخشیندەیی و دەستکراوەیی بۆ خۆت بۆ ماڵ و مناڵت بۆ دراوسێت بۆ میوانت بۆ هەژاران و فەقیران. ئینسان کە هەیبوو با جارجار دەستی کراوە بێ هیچ نەبێ لە ساڵی جارێک کە ئینسان ئەو ماڵ و سەروەتەی هەیەی هاوکاری وەکو چۆن لە زەکات لە پارەکەی هاوکاریانێکن ئاوا لە خواردن و گۆشتەکەشە هاوکاریان بێ. و ئەمما بنعمەتی ڕەبیکە فەحەدیث. یەکێکی تر لە حکمەتەکانی قوربانی شکرکردنی خوای پەروەردگارە. فكلوا منها لي بخون لو قرباني كأيكن وأطعموا القانع والمعتر وخواردني هجارانيش بدن أواني كدعواء وأوانشي كدعويناكن كذلك سخرناها لكم خوي تعالى أم شريعتي بو إيوة شرعان دوا تاوكوا لعلكم تشكرون لن ينال الله لحومها أو قرباني كأيكن خوي تعالى قوشتكي بو أونية يعني خوا قوشتي قرباني كاني إيوة ناخوا ولا دماؤها وخوانكشي ناخواتوا يعني بو خوانيه نگوشتكي نخوانكي يعني بو خواي پروردگار سبحانه وتعالى بلكو بو خواتانا بو كار بيروزتان خواي تعالى لگناحكانتان خوش به ولكن يناله التقوى منكم مسلك التقوى ناودلا باو كاراني كأي كان خواي تعالى تقواتان زياءك كذلك سخرها لكم لتكبروا الله على ما هداكم تكبير تسبيح تهليلي خواي پروردگار بكن تحميد يعني شكري بكن لسر او نعمتاني كخواي تعالى بيتاني داوة ورينمايتاني كردو بوسري وبشر المحسنين ومجدبه بو چاك كاران كخواي تعالى ليان خوش به. حكم قرباني خوش يسكان مزانيان من دور رأيان هي زوريني علماء من افر من سنتك مؤكدة و اگر انسان هيبه نابي دريغي ليبكا اما مذهبي زوريني علماء و پیغمبر من صلى الله عليه وسلم هرگیز ترکی نکردووە وەکو لە حەدیثە هاتووە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە قوربانەکانە هەر لە وتاری جەژن دابەزیایە ئەوان لە دەرەوە نوێژیان نەکرد نوێژی جەژن هەر لەوەیە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دووبەرانەکەی خۆی ئێهێنا دووبەرانی شاخداری بازوو کە لای چاو دەوروبەری چاو دەست و پێی بەرانەکە ڕەش بوو باقی سپی بوو لەوەیە سەری ئەبڕی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چقۆی بۆ تیژە کرد و سەری ئەبڕی بەبەر چاوی مسلمانانەوە ئەو یەکەم کەس ئەبوو ئەی فەرموو بە ناوی خوایە لە من و يعني لە من لە محەممەد قبولی بکەی و لە ئالی محەممەد و لە ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم. زانایانمان ئەفەرمن مادام پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی لە ڕیوایەتێکی ترا ئەفەرمێ لەوانەی کە قوربانیان نەکردو لە ئومەتی محەممەد معنای وایە فەرز نییە بەڵکو سنەتە. کۆمەڵێکی تریش لە زانایان وەکو حەنەفیەکان ئەفەرمن فەرزە پێغەمبەر صلى الله عليه وسلم کاتێک بۆ ئومەتی محەممەد کردوێتی بۆ ئەوە بۆ فەقیرەکان ئەوانەی کە نیانە بەڵام ئەوەی هەیبێ فەرزە بیکە لەبەرەوەی خوای تعالی فەرمێ فەصەلی لربک وانحەر بە پێغەمبەرەکەی ئەفەرمێ نوێژ بۆ خوا بکە و قوربانی بۆ خوا بکە ئەمریان پێکا. على العموم بە کوردی و بە کورتی ئینسان هەیبێ حەیفە درێغی بکە و نەیکا ساڵانە شەکێک بۆ خۆت و بۆ ماڵ و مناڵەکەت بکەی لای کەمەکەی شتێکی مبارەک و چاکە و سنەتی پێغەمبەری خوا و پێغەمبەرەکانی تر جێبەجێ کردووە. فەزڵی قوربانی خۆشەویستەکانم خوای تعالی لە قورئانی پیرۆزە سوورەتی حەج ئاەتی 32 ئەفەرمێ ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. بابزانن هەر کەسێ دروشمەکانی خوا بە گەورە بگرێ ئەوە بەڵگەی دڵزیندوێتی ئەوە بەڵگەی تەقوای ناودڵی ئەو کەسەیە. براینە دروشمەکانی خوا هەر لە فەرزە گەورەکانەوە ئەیگرێتەوە حتا ئەگاتە سنەتە بچووکەکان
ئەوەی کە سنەتێکە تو ئەڵێ بچووکە، بەڵام لای خوا بچووک و گەورە نییە، هەمووی ئەمری خوای پەروەردگارە. بەڵام دیارە هەندێکی ئەرکانە و هەندێکی واجباتە و هەندێکی سنەتەکانە تو هەر هەمووی بە گەورە بگرە، هیچ شتێکی خوا بە بچووک مەگرە. خۆشەویستەکانم، هیچ شتێکی خوا هەیە جاری مسلمانی وامانەیە ئەڵێ ئەم ڕیشە چییە؟ ڕیش چییە؟ کەی ڕیشێک لە پێناوی خوا دانرابێ زۆر گەورەیە، ڕیشێک لە پێناوی خوا دانرابێ زۆر گەورەیە، گاڵتە پێکردنیشی زۆر خەتەرە، سیواکێک لە پێناوی خوا بەکاریبێنی زۆر گەورەیە. خۆشەویستەکانم بەکەمی مەزانن گاڵتەکردن بە سنەتێک کە مسلمانێک جێبەجێ ئەکا گاڵتەی پێ بکەیت و ساردی کەیتۆ بۆ ئەوەی جێبەجێی نەکا خەتەرە بۆ ئیمانەکەت. بەڵام تەشجیعکردنی مسلمانان لەسەر ئەوەی کە دینەکەی خوا تەطبیق بکەن، تەشجیع یەکتری بکەن، ئەوە لای خوا زۆر گەورەیە. ومن يعظم، ئەوە معناکەیەتی تەشجیعکردن، خۆت بیکەی ئەگەر خۆتیش پێت نەکرا تەشجیعی مسلمانان بکەی، تەشجیعی دەوڵەمەندەکان بکەی لەسەر ئەوەی کە ئەوەی بە فەقیر ناکرێ با فەقیرەکان تەشجیعی دەوڵەمەند بکەن. ئێمە تەشجیعی یەکتری بکەین. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب، بەڵگەیە لەسەر تەقوای دڵت. کەسێک لەکوێ گاڵتە بکە بە شەرائعی خوا بە شعائری خوا، گاڵتە بکە و مسلمانان سارد کاتەوە، لەکوێ کەسێک کە تەشجیعی مسلمانان بکە لەکوێ و بە گەورەڕاگرتنی ئەو شعائرانە بەڵگەی تەقوای ناودڵتە، بە کەمزانینیشی بەڵگەی کەم تەقوای ناودڵی ئینسانە. خوا پەنامان بدە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێ پێش نوێژی جەژن حیوانەکە سەر ببڕێ ئەوە بۆ خۆیەتی، ئەوە ئیتر حیوان گۆشتە و لەوانەیشە خێریش بێ ئەیکا وەکو خێرێک کردبێتی خێریەکەی بەس وە قوربانی حەساو ناکرێ. بەڵام هەر کەسێ لە دوای نوێژی جەژن ئەوە بکا فقط تەمە نوسوکه و ئەصابە سنەتە المسلمین، ئەوە نوسوکەکانی بەجێهێناوە و سنەتی مسلمانانی ئەنجام داوە. جا زۆر گەورەیە ئەمە بەکەمی مەزانن. ئەمجا خۆشەویستەکانم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت تەرکی نەکردووە، یعنی شتێک کە پێغەمبەر قەت تەرکی نەکردێ بێ حەیفە مسلمان هەی بێ و تەرکی بکە. و هەموو جارێت تۆ خاوەن پارە نیت، ئەم ساڵ لەوانەیە بتوانی قوربانی بکەی، ساڵی داهاتوو لەوە چێ نەتبێ، حەیف نییە هەت بووە و نەت کردبێ دوایی لە کاتێکا نیتە پەنجەی خۆتە گازی ئەڵێ خۆزگایە هەم بێ ڕۆژێ لە ڕۆژان بتوانم قوربانیە بکەم. هەفتەی پێشوش باسمان کرد ئەو کەسەی قوربانی بڕیاردا هەر لەو ڕۆژەوە کە بڕیارێدا، یعنی قەزمان لەم ڕۆژانە لەم دە ڕۆژە لە ناو ئەم دە ڕۆژە ئەگەر پێشاش بڕیارت نەدا بێ و لە تووک و مووی گیانت کردبێتەوە لە نینۆکەکانی پێ و پەنجەی دەست و پەنجەی پێت کردبێتەوە لەو ڕۆژەوە، یعنی لە ئەمڕۆ ئەگەر بڕیاری قوربانیدا لە ئەمڕۆ تر مەگرە، لە تووکی گیانت لە مووی گیانت و لە نینۆکەکانی پەنجەی پێت و پەنجەی دەست مەگرەوە. ئەمە طبعا زانایان خلافیان هاتیایە ئایا واجبە یا سنەتە، زۆری ناڵێن سنەتی مؤکدێ، بەڵام تەسیر لە قوربانیەکە ناکا. یعنی تۆ ئەگەر نەتیش کردبێ کەسێک ئەگەر پێی نەکرا لە تووکی گیانی و لە نینۆکەکانی بگرێت پێی نەکرا بەهۆی عوزرێکەوە تەسیر لە قوربانیەکە ناکە، یعنی قوربانی هەرەکەی تۆ حەقی بە مەوزوعەکەەوە نییە. بەڵام ئەمە بۆ علەما وتوانە ئەمە چییە؟ یعنی تۆ لە تووک نەگریت و لە نینۆک نەگری فەرموویەتی ئەم فەرمویانە ئەمە یعنی تۆ وەکو چۆن بڵێ کە ئەنەهو منیش لەگەڵ حاجەکانە بەشدارم لە بڕێ شتات، تۆ لەگەڵ حاجەکانە چۆن لە قوربانیەکەیە لەگەڵ ئەوانە بەشداری لە بڕێشتی ئەوانیشە بەشدار ئەبی کە ئەوان لە تووکی گیانیان ناکەنەوە لە نینۆکیانیش نابڕن هەتا سەربڕینی حیوانەکە. قوربانی لە چی ئەکرێ؟ خۆشەویستەکانم قوربانی لە وتمان لە حوشتر لە مانگا و گا و گامێش و ئەوانە کە سەر بە مانگایە، لە مەڕ و لە بزن، ئیتر لە شتی تر ناکری. ئەم چوارەیە کە لە سنەتی پێغەمبەر هاتووە صلى الله عليه وسلم. تەمەنەکانیان حوشتر ئەبێ پێنجی تەواو کردبێ بەسەرەوە، مانگا ئەبێ 2 ساڵی تەواو کردبێ چوبێتە ناو 3 ساڵەوە، بزنیش 2 تەواو کردبێ چوبێتە ناو 3ەوە، مەڕیش ساڵێکی تەواو کردبێ چوبێتە ناو 2 ساڵەوە. بەڵام هەندێک لە زانایان ئەڵێن ئەگەر بزن ساڵێکیشی تەواو کردبێ و چوبێتە ناو 2 ساڵەوە، ئەگەر مەڕیش 6 تەواو کردبێ 6 مانگ چوبێتە ناو 7 مانگەوە، بەڵام ئەگەر گۆشتیان زۆر بێ و قەڵەو بن و بەرچاوی بێت قەینا، یعنی بۆ ئەم دوانەی ئەخیرە بزنەکە 1 ساڵیش بێ
یعنی ساڵی تەواو کردبێ و مەڕوشەکەکەش ئەگەر 6 مانگ بێ و چوو بێتە ناو حەوتۆ بەڵام قەڵەو بێ هەر دروستە زانایانمان کۆمەڵێکیان متوانە دروستە و ئەگەر ئێوەش بیکەن ئینشاءالله گوناحبار نابن و دروستە. ئەو حیوانەی کە ئەیکەی هەوڵدە سەلامەت بێ تا ئەکرێ هەموو لاشەی سەلامەت بێ، بەڵام ئەگەر هەر دەست نەکەوت بڕێکی لە هینەکان سەلامەت بێ کافیە، کوێر نەبێ، نە چاوێکی نە هەردوو چاوی، نەخۆش نەبێ نەخۆشیەکی دیاری، شەلیەکی پێوە نەبێ و نەخۆشیەکی پیریش و لە ڕیش ئەمانەی پێوە نەبێ، ئیتر ئەوەکانی تر دروستە. خۆ ئەگەر شاخەکانی سەلامەت بێ و گوێچکیشی سەلامەت بێ باشترە. ئەگەری شوانە بێ هەر کێشە نییە بۆ شاخی و بۆ گوێچکی زانایانمان وتوان ئەگەر گوێچکی کەلیەکی تیابێ یان بڕینێکی تیابێ یان شاخی تۆزێکی شکابێ تەسیر ناکە ئینشاء الله تعالى. باش واتانێ ئینسان ئەگەر بۆی کرا قوربانەکەی دانی بکات و قەڵەوی بکە ئەوە شتێکی باشە. ئەگەر چیتر کاتەکەی تێپەڕی کردو تقریبا لەوە، بەڵام تر ئینسان ئەگەر لە ئەوڵ هەر لە دوای هەر مانگێکی بمێنێ بە قوربانی ئەو تەرتیباتی خۆی بکە باشترە. کاتی سەربڕینی دوای نوێژی جەژنە، دوای نوێژی جەژن کاتی سەربڕینێتی ئەگەر پێش نوێژی جەژن بیکەی بە قوربانی حەساب ناکرێ، یعنی ڕۆژی یەکەم ئەوە یەوم النەحرە با بڵێن، ئەوە دووەم کە پێ ئەوتێ ڕۆژی تەشریق، یەکەم ڕۆژی تەشریق، دووەم ڕۆژی تەشریق، سێم ڕۆژی تەشریقیش دروستە، یعنی ئەکات 4 ڕۆژ بە ڕۆژی جەژنەوە، 4ەم ڕۆژ هەتا ئێوارەکەی دروستە سەری ببڕی. داواکارم خوای تەعالی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، طاعەت و عیبادەتەکانمان لێ قبول بکە. یا ڕەبی خوای هیدایەتمان بدەی بۆ سەر ئەو ڕێگایی کە خۆت پێت خۆشە، دوورمان خەیتۆ لە ئەو ڕێگایانەی کە حەزیان لێ ناکەیت و پێت ناخۆشە. یا ڕەبی خوایە، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە طاعەت و عیبادەتمان لێ قبول بکەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی کوردستان لە دووبەرەکی و لە تەفریقە بە دوور بگری. یا ڕەبی خوایە ئەمن و ئەمانی تیا بەرقەرار بکەی. ئامین ئامین. خۆشەویستەکانم، سنەتە ئینسان کاتی حیوان سەرە بڕێ چەقۆکە تیژ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمری کردووە کە چەقۆ تیژ بکرێ کاتێ سەرە بڕێ، و لە کاتی سەربڕینیشە سنەتە، فەرز نییە. ئەگەر بۆت کرا بڵێ وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا مسلما وما أنا من المشركين إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت أنا من المسلمين. أجر بود كرا أم جابلي بسم الله الله أكبر اللهم هذا منك ولك، يعني لايك مك أما بلي أجر هيك ترج بوتي سربري بلي بسم الله الله أكبر خوايا أم قربانية بوتويا لبر خاطري توش أيكم. أجر بو معلوم نالتش بلي أم قربانية بو خومو بو معلوم نالكشم بو خيزانة كشم. أجر بو چند كسي كش بينا وكانشان بهنري باشا. پیغمبر صلى الله عليه وسلم كاتي سري بالريا فرميتي بسم الله الله أكبر هذا عني وعمن لم يضحي من أمتي. فرميتي أما بو منو بو أوانيه لأمتكم كقربانيان نكردوا إن شاء الله. پیغمبري صلى الله عليه وسلم لويشا فقير كانوا هجار كان لبيد نكردوا قرباني بيان كردوا تا قيامت. أجتواني أو آياتش بخيوني تو ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. يا ربي خواه لي من قبول بكي أوج بلي شتيكي تشاكو باشا إن شاء الله تعالى. هروها خوشي سكانم آية دروسة كسب كي بوكيل بوتي بكا كابرا على ولاتي تريكي تركا بوكيل مثلا من ليرو برايك ما كما وكيل بومي بكا دروسة وكالت لا قرباني كردنا دروسة يكي لجاتي يكي تربيكا دابش كردنا كي هەنێ کەس ئەوە لە ناو خەڵکە ئین بوو ئەگەر بۆ مردوو کردت لێی مەخۆ ئەگەر نازانم چی و ئەگەر نەزرت کرد، ئەمە قسەیەکە بەڕاستی گشتی خەڵک بۆ خۆی دروستێکە. یعنی هەر لە کاتی خۆش ئەگەر عولەماش وتوێتیان هیچ بەڵگەیەکیان لەسەری نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەنسبەت قوربانیەوە فەرموویەتی لێی بخۆن لێی هەڵبگرن و دابەشیشی کەن. یعنی تۆ توانی قوربانیەکە بکەیتە سێ بەشۆ، بەشێکی بۆ ماڵ و مناڵ و میوانەکانت، بەشێکیشی هەڵبگری بۆ ئەم چەند ڕۆژەی جەژن و باقیەکەیشی ببەخشیت. ئیتر پێویست ناکە ئەم پرسیارە زۆر بکرێ، خۆتانیش بۆ مەشغوڵ مەکەن. لە حیوانەکە نابێ ئەجری کابرای قەساو بدەی، پێستەکەشی نابێت لە جاتی ئەجر پێی بدەی،
بیدەی پێ گۆشتی بە هەدیە بدەیتێ قەینا پێستەکەشی بە هەدیە پێ بدەی هەر قەینا بەڵام لە جیاتی کرێ مەی دەپێی کرێ ئەگەر کرێ پێدەی وە جیا کرێەکەی پێ بدە و حەقی لەینەکە نەبێ بۆ مردوو ئەوێ قوربانی بکەی بەڵێ بۆ مردوو ئەوێ جمهوری علەما وتوانە بۆ مردوو ئەوێ وەسێتی کردبێ وەسێتی نەکردبێ ئەمە ئیمامی ابن تەیمیە وای فەرمووە ابن القەیم وای فەرمووە لە زانا تازەکانیشمان شێخ بن باز و لیژنەی فتوای سعودیەیش وایان فەرمووە ولا قەدیمەکانیش جمهوری علەما وایان فەرمووە ئیتر خۆ مەشغوڵکردن بە مشتانەوە کات کوشتنە بۆ مردوو نابێ و بۆ نازانم چی چۆن نابێ بۆ نابێ تۆ بۆ ڕۆژوو ئەبێ بۆ مردوو بۆ حەج ئەبێ بۆ مردوو ئەمە بۆ نابێ ئەوەی کە نابێ بۆ مردوو تەنها نوێژە ئیتر تەواو مادام زاناکانیشمان زۆرینیانمان فەرمووە تەواو ئیتر خۆمانی پێوە مەشغوڵ ناکەین و کاتی خۆشمانی پێوە ناکوژین ئەوەی سنەتی پێغەمبەرە خاوەن عایلە ئەیکات بۆ کەس و کارەکەشی تەواو حیوان مەڕ تەنها ئیسار هەنێ کەسێ مەڕ تەنها بۆ یەک کەسە بێ ڕاستە یەک کەسە بێ بەس خۆی و عایلەکەی مانگا بۆ حەوت کەسە بێ بەڵێ حەوت کەس و خۆیان و عایلەکانیان ئەمە سنەتی پێغەمبەر و ئەسحابەکانی بووە وەکو بینیمان پێغەمبەری خوا وای کردو ئەسحابەکانی پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم وایان کردووە خوای تعالی لە هەموو لایەکمان قبوڵی کە